بۆ لە مەودوع ڕەنگە کێشەی ژنان و خانمان لە ماڵەوە چارەسەر بێت کە گرفتی سەرەکی ژنان و خانمان ئەوەیە کە لە ماڵەوە یاخود ئەوە تا پێویستیان بە چەند تەنەکەیەکی خۆڵی جیاوازەیان ئەوە تا تەواوی کەلوپەل و پاشماوەکانی ماڵەوە ئەبێ بخەنە ناو یەک تەنەکەی خۆڵەوە. من لە زانکۆی سۆرانم یەکێک لە داهێنانەکان کە ئەمڕۆ لێرە نمایش کراو ئەم تەنەکە خۆڵە زیرەکەیە وەکو لە دیمەنەکاندا دیارەکە بە شێوەیەک دروستکراوە تەنەکە خۆڵەکە خۆی مادەکان لە یەکتری جیاکاتەوە هەر مادەیە کە ئەیکەیتە ناوی ئاسن بەجیا و بابەتی شلەمەنی بەجیا و موادەی شوشە و پلاستیکیش بەجیا لە ناو تەنەکە خۆڵەکە دائەندرێت. من بۆ زانیاری زیاتر قسە لەگەڵ ئەو خوێندکارەکەم کە داهێنانەکەی کردو قوربان سڵاو لێبێ بەم تەنەکە خۆڵەیە ئەگەر پەرەی پێ بدەن کێشەی خانمان لە ماڵەوە چارەسەرە بێت بابەتەکان مادەکان لە یەکتری جیاکاتەوە بە تەواوی. بەڵێ سەرەتا بەخێر هاتنتان دەکەم زۆر سپاس کە دەرفەتتان پێدا لە بۆی قسە بکەم. بەڵێ ئەوە نەک تەنها کێشەی خانمان لە ماڵەوە کێشەی خانمان چی چارەسەر دەکات دەتوانرێت هەر کاتێک خانمان کە خۆراک دەمێنێتەوە لە ماڵ هەر کاتێک فرەیدا ئەو ڕاستە خۆ جیای دەکاتەوە ئەو کاتە دەتوانێتن دووبارە بەکاربێنرێتەوە بدرێتە ئاژەڵی ماڵ یاخود ئەو شتانە و ئەوە لە بۆ کێشەی تریش ماڵەوە عیلاج دەکاتن. بۆ نمونە ئەمە دەبی کارمەندی بەکرێ بگرین لە بۆی هەستن لە خۆڵ و خاشاکەکان هەستن ئاسن جیاکاتەوە شوشە جیاکاتەوە پلاستیک جیاکاتەوە نا ئەوە ئیشەکەی ئاسان دەکات ئاسن و پلاستیک و شوشە شتان هەم لەیەکتر جیا دەکاتەوە ئەو کاتە لە بۆ ڕیسایکلینگ واتە دووبارە بەکارهێنانەوە زۆر ئاسانتر دەبێتن لە بۆ بەکارهێنانەوە. ئێستا ئەمە چەند مادە لە یەکتری جیاکاتەوە ینی نمونە ئەگەر مادەیەک بیخێناوی چۆن جیاکاتەوە؟ بەڵێ کاتێک کە بەکارهێنەر بە شێوەیەکی ئاسایی چۆن تۆ خۆڵ و خاشاک فرەت دێ بە شێوەیەکی ئاسایی بە هەمان شێوە فرەت دێنەوەی ئەو هەڵدەستن ڕێگەی چەند سێنسەر و چەند حساسێکەوە کە لەناوم بەکارهێنایە هەڵدەستن ئاسنەکەی جیا بناستەوە دەیخاتە جێ ئاسن واتە پارتەک واتە جەیەکماندا ناتایبێتە بە ئاسن دەیخاتە ئەو جێە و پلاستیک و شوشەکە دەچتە حاڵەتی هیشک چکە ئەوانە هیچ شێداریان پێوە دیار نییە پلاستیک و شوشە ژەرایەکی دادەنێتن و ئەو مادانێک کە شێداریان تێدایە بۆ نمونە هەر شتێک بێ ئەوە هەڵدەستن ئەوانش یەکتر زیاد دەکاتەوە چونکە هەندێک جاگە بزانن مادە شێدارەکان توانێت یەکچوونیان زووترە لۆی دەبی جیا بکرێتەوە لەو شتانێک کە بۆ نمونە پلاستیکە یاخود هەر شتەکەبی باشترەوە هازیا بکرێتەوە تا بۆ نوشتیش نەگریتن و فانیشم بەکارنەوەتە پانکە هەوا گۆرچی نێوان هەوای دەرەوە هەوای ناوەوەی تەنەکەشدا دەکاتن ئەوەش بە تەواوەتیش زیرەکە داتا دەنێتەوە بۆ مۆبایل لاپتۆپ بارودۆخی تەنەکە و ناونیشانی لەکوێیە و بارودۆخ تەنەکە بە تەواوەتیشی دەکاتەوە کە بارودۆخی چۆنە چەندی مایە پڕ بیتن و چەند ئەشیا شتیدایە.